وێناکەی ئەوی شەرعیەتی هەیە لەوێەوە و شەرعیەتی هەیە کە لە ناو دنیا وێناینەتەوە ئەو وێنایە لەگەڵ سۆرشی فەڕەنسی و دوای ئەوە لەوێت دروست کرا و گوازرایەوە ئەم وێنایە لەبەرەوە ئێستا تۆ ینی وەکو بڵێ زۆر زەحمەتە تۆ بتانی بە وێنایەکی تر وێناینەتەوە بکەیت و مشکلەی کوردیژەوەیە زۆر زەحمەتە بتوانێن وا خۆی وێنا بکە لەناو ینی لەناو ئەو وێنایە وێنای خۆی وەکوونەتەوە بکە ئەمە کێشەیە دەبێت لی تێبگەین دواتر دێنە سەر کێشەی زمانیش چکە لە ئەساسەوە کە تۆ وێناینەتەوە بۆ تۆ ڕۆشن بوویەوە وێناکە لای کوردێک چییە لای کەنەدیەک چییە بۆ نمونەی تر فەڕەنسی بێ یا ئینگلیز بێت ینی ئەوە چۆنە و پەیوەندی نێوان ئینگلیزیەک و فەڕەنسیەک لەوێ چۆنە کە لە ناو یەک دەوڵەتان تەبانەم پەیوەندی زۆر جیاوازە لەوەی کە پەیوەندی وێڵزیەک و ئینگلاندێک ئینگلیزیەکە لە ناو بەریتانیا و ئەمە دوو ناسیۆنالیزمی جیاوازە ینی ئەمە دواتر پەیوەندی بۆ نمونە کوردێک لەگەڵ فەڕەنسیەکە لە ناو کەنەدا و کوردێک لەگەڵ ئینگلیزیەکە لە ناو کەنەدا چۆنە و ئەمە ئێمە لە چیا یەک دەگرین ینی کوردەکە دەبێت چی وەرگرەیەکە لەگەڵ ئەوە دەیکاتەوە یەک وە چی هی خۆیەتی دەبێت احتیفازی پێوە بکە و بۆ نمونە باوکەکان دەبێت چی بکەن ئەو ینی فەزا کوردیەکە چۆن دەتوانن بۆ نەوەکانیان سازکەن لە عینی کاتا تووشی نامۆبوون نەبن لەگەڵ کۆمەلگا کەنەدیەکەشە و ئەمانە دواتر من لە وانەکانی لە سیمینارەکانی داهاتوە دێمە سەری وەشتەکان بەرەبەرە عەمەلی دەبنەوە و ئەو نەرجامەی کە و ئەوانەی متابعەیەم سیمینارانە دەکەن دەیان نەوێ من پێی بگەم بەڕاستی من ناکرێت لە خۆمەوە یەکسەر کۆمەڵە شت بڵێم چونکەم شتانە هیچ ئەساسێکیان نابێت واتە تۆ ئەساسەکە تێ نەگەی ناتوانانی ئەو کارە بکەیت یعنی من ئێستا هەر یەکسەر بێمە سەر ئەوە بۆ نمونە گەنجێکی کورد لە کەنەدا چۆن بیر دەکاتەوە و مشکیلانەی لەگەڵ تورکێکا بۆ نمونە یا فارسێکە یا عەرەبێکا تووشی دەبێ یا لەگەڵ فەڕەنسیەکە تووشی دەبێ یا لەگەڵ ئینگلیزیەکە تووشی دەبێت لەوێ چییە ئەمە لەکوێوەیە بەبێ ئەم بنەمایە ناتوانانی قسە بکەیت بەبێ ئەوەی بچیتەوە سەر ئەسڵی کێشەکە کە لە ناو کوردەکە وێناینەتەوە جیاوازە کورد ناتوانێت لە ناو خۆیان ئیتر ینی خۆی وایە ناتوانێت ئەوە قبولکە نە بۆ خۆی نە بۆ ئەوانی تر کە لە ڕێگەیەوە ئەو نەتەوەیە دروست دەکرێت کە ناومان ئیتنیەکی گەورە ینی ئەم بۆچی چونکە لۆجیکی قبولی ناکە و ئەوانەی کە دەیان نەوێ وەک ئەوانی تر بکەین لە ڕاستیا بە لۆجیکە کوردیەکە بیر ناکەنەوە ینی بامان و وێنا بیر دەکەنەوە کاتێ واش بیرت کردەوە تۆ وەکو تورکێک بیر دەکەیتەوە چونکە تورکەکەش بۆ وێنایە بیر دەکاتەوە و تۆ ئەو کاتە ناتوانانی فعلەن ینی ئەو لۆژیکەی تەنانەت لە ناو هەرێمە ئیش دەکات لۆژیکە ئەو وێنایە نییە بۆنەتەوە ئەو وێنایە وایەنەی دێشت کلدانی و ئاشووری و تورکمان و چوزانم ئەمانە پەروەردەی خۆیان هەبێت و سۆرانی و بادینیەکە یەکێکیان دەبوایە هەبێت و ئەو مۆزوعی کە ناسیۆنالیستە کوردەکان کردیان لە وابزانم 2008 بوو ئەوانەی ئیمزاکان کۆکرانەوە خەریک بوو جەنگێکی گەورە دروست بوو هەم خەریک بۆ بگوازێتەوە بۆ شەڕی گەرم باشە و ئەمانە من هەرو کاتەش وتم ئەمە جەنگە لەگەڵ زمانی کوردی دەیکەن و ئەم شتەی ئێوە دەیکەن سەر ناکرێت بۆچی چونکە من لێکۆڵنەوەم لە زمانەکە کردووەوە ڕێگە نادامت زمانەکە ڕێگە نادا ینی تەنانە دەگەر بچی لە ناو خەڵکە ئامەکە بۆ نمونە من هەندێک خەڵکی بەتەمەن هەبوو کە ڕەبتیان بە بابەتەکەەوە نەبوو پرسیارم لێ دەکردن بەو شێوازە کە وەکو ناسیۆنالیزم دەیخوازیە لە مۆزۆی زمانە بۆ نمونە دەمت فلان نەکەس ئەرێ تۆ ئەمەت پێ باشە وا بێ دەیوتنەوە لە هەر کەسە باشە بە زمانی خۆی قسە بکە ئەمە هیچ جینێکیشی بە زمان بە ئاگایی بە زمان و ئەوانە نییە بەس تۆ دەیت بە زۆر دەتەوێت ئەم شتە بسەپێنی نەتیجەکەی زۆر عکس کەوتەوە ئەمە وای کرد کە هەورامی چێتیەک لە ناو هەورامیە دروست بێت کە تا ئێستا ژیشتا کوهر بەردەوامە ینی چەند هەوڵ دەدەم ئەم هەورامی چێتیە لە ناو هەورامیان نەمێنێ ینی ئاسان نییە لە لای زازاکیەکان عینی شت لەبەرەوەی
کرمانجەکان فشارێکی زۆریان خستنە سەر یعنی کاتێک تۆ ئاوا ئیش دەکەی کورد پەر دەکەی لە جاتیەوەی بکەیتەوە یەک و ئەمە معدەنەک وایە ینی کورد وایە و ئەمە لە هەموو شتێکیان ڕەنگی داوەتەوە یعنی تۆ ڕێک دژی ئەو نظامە ئیش دەکەی کە وای کردووە ئەم هەموو کولتورە جیاوازە بەو هەموو مێژووە ڕۆشتون بەو هەموو فەرتەنەی کە لە ناو مێژووی بەسەریان هاتووە بەو هەموو دابەشبوون و جابوونەوەیە هێشتا هەر دەڵێن کوردین تۆ دەتەوێت لەمە بدەیت لەم پایەیە بدەیت و تۆ خۆت بەدەستی خۆت دەتەوێت پایەکە بڕوخێنیت بەس کاتێک ئێمە بینین هەر تەقلیدی بیرمان کردەوە وەکو ئەوانی تر عەرەب چی کردووە تورک چی کردووە با منیش وا بکەم نهاتین لە خۆمان بکۆڵینەوە ئیتر زەخت دەکەین هێز شتەکان بەکاردێنین سەریش ناگرێ ئێمە چەند ناوات بۆ 100 ساڵ دەڕوا ئێمە خەریکی شتێکین کە هەر سەر ناگرێ دەبێت تێ بگەین باشە بۆ سەر ناگرێ و ئەمە شتێکە لە ناو وجودمانایە ئەمە جەنگی لەگەڵ ناکرێ و شتەکەی منیش ڕاست دەرچوو و من کە بەوانم ود 92 لە 99 لە مناقەشەی دکتۆراکە کەوان وتیان ئەمە کورد تێک دەدا چونکە من بیرکردنەوەکەم هەڵیان جابوو لە کورد خۆی پێم وتم ئەو شەڕی ئێوە دەیکەن لەگەڵ زمانی کوردی سەر ناگرێت و بیرمە دکتۆر فەرەدون عەبدولبەرزنجی وتی ئەمە دوای مانگێک یەک لای دەکەینەوە وە کۆنفرانسێکی یان کرد لە ئەکادیمیای کوردی ئەو بوونامەیەکی ئەمیری حەسەنپووریان تەزویر کرد ئەمیری حەسەنپوور وتی من شتی وام نەوتووە چونکە ئەو لەگەڵ هێن بوو شتێک کە لای خۆیان و بڵێن ڕۆژهەڵاتیەکان بەتایبەتی ناویان نابوو فرەستانداردی کە لە ئاساسەوە منش غەڵەتە ینی شتێک نییە بە ناوی فرەستانداردی ینی ستاندارد یەکە فرەستانداردی نییە پێوەری یەکە یەک پێوەرت هەیە ینی فرە پێوەری نییە کە فرە پێوەری دروست بوو ئیتر دوو یەکەی جیاواز دروست دەبێت والحاڵ ئەمە ئاوا بوو وەفعلەن لەبەر ئەوەی کە من وتم لەگەڵ ئەو پایەی کوردبوونە کە هەڵم مێنجا لەم دۆخانەی کورد لە ناو هەموو شتەکانیان لە ناو ئاینەکەیە لە ناو مێژوەکەیە لە ناو زمانەکەیە لە ناو ئەدەبیاتەکەیە من لێرەوە قسەم دەکرد و ئارگۆمنتەکانیشم لەبەردەستیان نابوو و هیچ چیشیان پێ نەدەکرا لە بەرامبەر ئارگۆمنتەکان و خۆشیان وایان وت بەڵام ئەمانە دەیانویست وەکو ئەوانی تر بکەن وەکو ئەوەی چۆن ینی بە وێنان ناسیۆنالیستیە بیکەن کە دڵنیا بووم لە سەدا ملیۆنێکە سەر ناگرێت لێ کۆنفرانسەکەیان کرد لە جاتی ئەوەی فعلەن شتەکە سەر بگرێ ئەوەندەی تر شتەکە هەڵوەشایەوە وەکو خۆی مایەوە تا ئێستا وایە جا دەبێ ئەمە ڕوونکەمەوە لەبەرەوە مەوزوعانە بەڕاستی ئێمە پێویستمان بە سەبرە لەگەڵم بابەتانە ینی من خۆم شخصی ینی ئەمە بەرهەمی ساڵانێکی زۆر لە بیرکردنەوەمە وە تێڕامانمە لە خۆمان لە خۆم وەکو کوردێک لە خۆم وەکو هەورامیەک و کاتی دەوێ و ڕوونکردنەوەی دەوێ بۆیە شتەکە درێژە دەکێشێ و منش حەزم دەکرد دەر کۆمەڵە شت ڕێنمایی وایە بتوانم بیدەم بە ئێوە تاوەکو بزانن چی بکەن بۆ ئەو دۆخە ئەو لێک دژیە بەڵام بەڕاستی بەبێ دیاریکردنی لێک دژیەکە کە لە ناو ئەو تاکە دروست دەبێ بۆ نمونە لێک دژی کولتورەکە ئەو جار باسی لێکدژی مۆراڵەکەم کرد ئێستا باسی لێکدژی کولتورەکە دەکەم ئێمە نازانین مشکلی ئەو گەنجە چیە لەبەرەوەیە بەی وام شوتان درێژ بێت تا دەگەمە و شوێنەی کە دەتوانم لەبارەیەوە قسە بکەم کە بۆ منداڵەکانتان دەوێت چی باشە بیکەن و ئەقتراحم چییە بۆ ئەوەی کە ئەو منداڵانە هەستکەن لە ماڵەکەی خۆیانن و هەست بە نامۆیی نەکەن و ئاسان لە کولتوردابڕان نامۆیەکی قوڵەکە هەرگیز چارەسەر نابێت و ئەوان کوردانەی کە لە دەرەوەن زۆریان و هەمووتان ئەوانەی کە لەوێن و لەوێ ماونەتەوە هەمیشە چاوەڕێەوەن بگەڕێنەوە بەکوێ چی وا دەکا کە دایما بیلەوە بکەیتەوە دەگەڕێتەوە هەیە 50 ساڵە لەوەیە بی دەکات بگەڕێتەوە ناشگەڕێتەوە ناتوانێت بگەڕێتەوە دەچێت بگەڕێتەوە ینی ئەمە وەکو دۆخێکە وەکو بڵێ ئەو ذاتی ئینسان شەق دەکات و ئەمە چۆن چارەسەر دەکرێت و ئەمە کێشەیەکی تەواو ئۆنتۆلۆژیە وجودیە لە ناو بوونمانایە و دەبێت لەوێەوە چارەسەریکەین ئەمە بە شتانێکی دەرەکی و تەکنیکی چارەسەر ناکرێت ئەمانە دەبێ ئیشی لەسەر بکرێت و بە هیوان بتوانم کە ئەو شتە بخەمە ڕوو بۆ ئێوە بۆ ئەوەی کێشەکە لە بنەماوە بیزانن و دواتر
بەرەبەرە کاری لەسەر بکرێت بۆ ئەوەی کوردانی ئەوێش هەستکەن لە ماڵەکەی خۆیانان. و من لەم دوو سێ سیمینارە کە ماوە هەوڵ دەدەمەوە نیشان دەم کە تەبەن ماڵ کولتورێنی دەکات. یعنی تۆ لە ڕێگەی مۆراڵەوە تۆ لە مۆراڵە لە دەرەوەی لە ماڵانیت، لە مۆراڵە تۆ لە ناو مەعمەلێکای کە ماڵ نییە، لە مۆراڵە لە چیت دەرچیت بۆ گەشتێک بۆ شوێنێکی ترکە لە ماڵ نیت. بەڵام ماڵ فەزای ماڵ کولتور دروستی دەکات و دەبێ ئەمە تێبگەین چۆن دروستی دەکات. باشە ئێوە چۆن بۆ نمونە لەوێ بتوانن ئەو فەزا کولتوریە بۆ مناڵەکانتان دروستکەن بۆ ئەوەی فعلەن ئەو شەقبوونە ئۆنتۆلۆژیە لە ناویان ئاتیمار ببێ. یعنی ئەمانە دوایی کۆمەڵێ لە ڕێگەی کۆمەڵێک چوزانم شتەوە پێشنیارەوە دەتوانم شتانێک بڵێم لەبارەی مناڵەکانتان کە چۆن چی بکەن بۆ ئەوەی مناڵەکانتان ئەو نامۆیە هەمیشەییە کە تۆ لە کولتورەکەتدا دەبڕی تووشت دەبێ ساڕێژیکەن و چۆن کولتور فەزای کولتوری بینات بکەنێەوە بۆ نمونە و ئیمکانی هەیە یانە. بێگومان من دڵنیام ئیمکانی هەیە، بەڵام دەبێت خەمی کولتوریەکەت ئەوەندە زۆر بێ کە بتانی فعلەن قوربانی بدەی بە شتانێک بۆ ئەوی بتوانانی ئەو فەزایە دروست بکەیتەوە لەوێ. ینی من ئەم فەزایە گرنگە و کاتێک کە تۆ ئەم فەزایە دروست کردەوەی نامەبوونت نامێنێ بە تاکید نامێنێ. ینی عیلاقەی بە دووری شوێنەوە نییە. کوردستان عیبارەت نییە لەم خاکەی کە کوردستانی لەسەر دروستکراوە، هەورامان عیبارەت نییە لەو شاخە ڕووتەڵەیە کە لەویایە، عیبارەتە لەوەی کە لەناو ئەو شاخە کراوە چی بینراوە لەو شاخە ماڵەکە چۆن دامەزرێنراوە. ینی نمونەی ئەو شاخانەیە هەورامان زۆر لە شوێنی تر زۆرە. ینی لە کەنەدا ئێستا نمونەی ئەو شاخانە هەیە، بەس ئەمە چۆن ماڵەکەیت چی تیا دەبینی، چۆن ماڵەکەی تیا دروست دەکەی. و من لە ناو قوڵایی ژیانی ئەمەلی هەر تاکێکی کوردیا قسە دەکەم و من ئەمەی کە دەیڵم لە معاناتێکی قوڵی ناو خۆمەوە هاتووە. ئەمە نییە کۆمەڵەیە کتێبم خوێند بێتەوە، ئەمە ئیشی کتێب نییە، ئەمە ئیشی ئەو معاناتەیە کە من بەرەو ڕووی بوومەتەوە و چوومەتە ناوی عەزابی داوم گۆڕەشاری کردوم بۆ ئەوەی بگەمە ئەوەی کە ئەم نامۆیەت چیە چۆن نەجاتم دەبێت و بە هیوان بشتوانم من ئەوەی کە هەیە و ڕێگایی کە هەیە ئەوەی کە لەو گەشتە سەختەی خۆمە بۆ گەیشتن بە کوردبوونی خۆم پیاە تێپەڕیوم بتوانم شتێک بڵێم. یانە هیچ نەبێ کۆمەڵی ئاماژەی سەر ڕێگاکە نیشان ینی بخەمە ڕوو. تۆ پێدەوە بوو کە هەورامی ئیتنیە کرمانجی ئیتنیە مەسەلەن ئەمە هەرێکی لەو ئیتنیانە کولتوری خۆیان هەیە. باش تێگەشتوم؟ بڵێ. باقیەکەی وەختێک کە ئێمە باسی زمانی ستانداردیشەکەین مەسەن بۆ نمونە دیار من ئەمە لەو بەشەی قسەکانە کردی پێشتر بەدەخەوە ئاگادار نەبووم، بەڵام لەو شوێنەوە کە مێشکی منی جوڵان بۆەوەی کەم پرسیارمدا دروست بێ ئەوە بوو کە ئەگە زمانی ستاندارد دروست بێ بەرحاڵ هەرێکی لەو زەرانە هەڵبژێرین باقیەکەی وەکو ئیتنی کولتورەکانیان نەچێتە ژێر پرسیار و زۆرێک یان فۆرسێکێتە ئارا. من پرسیارەکەم باش تێگەشتوم کایفانانە لە مەسەلەکە؟ بەڵێ بەڵێ بەس لە محازەرەکە باسی هەمیشە فەرەزیەکمان لەم بەحسانەیە فەرەزەیەک هەیە کە زۆری تێ فۆرسی تێ مەسەن بۆ جێبەجێکردنی شتێک بۆ مەسەلەن ئێستا بەڕێزە دێکێدا تیۆری دەبارەی مەسەلەی ئەوەیە کە ئێمە بە دەوڵەتمان هەبێت بۆی نەتەوە دروستکەین نەتەوە بەبێت دەوڵەت ببوورە ناسیۆنالیزم بەبێت دەوڵەت دروست ناکات. بەڵام ئەوەی کە ئەگەڕێتەوە بە مەسەلەی دروستبوونی زمانی ستاندارد ئێمە بۆچی ئەبێ ئەو فەرەزیەی زۆرەمان یعنی بۆچی ڕێگەیەکی تر بوو مەسەن ئێمە ئەگەر بە فەرزەکەی تۆ قبولکەن ئتنیکی هەورامی و ئتنیکی کرمانجی بێت زازایی قبولکەوە زمانی ستاندارد ئەو کاتە هەموو ئەو ئیتنیانی تر ئەبێ یعنی کولتوری خۆیان قبولی ئەوە بکەن کە بەشێکی زۆری کولتوری زازایی کە زمانێکی ستانداردە قبولکەن و بەشێک لە کولتوری خۆیان وەلا
ئەم فەرەزیەی زۆرە لە شیکاری تیۆریا بۆی مەسەلەیەکی پێ ئیسپاتکەی بۆچی هەمیشە ئامادەیە؟ یعنی بۆچی ئەبێ زۆرێک هەبێ بۆی کە کولتور بخێتە ژێر پرسیار کولتوری ئیتنیەکانی تر ئەگەر قبوڵیشی بکەین ئەو فەرەزیەی تۆ ڕاستە کە مەسەڵەن هەورامی ئیتنیە کە وا قسەی لەسەر بکرێت و پرسیاری لەسەر بەڵام بۆچی ئەبێ ئەو فەرەزیەی زۆرە یعنی هەمیشە ئەو فەرەزیەی زۆرمان هەیە ئەگەر باشە دامەزرێنی وای مەبەست لە زۆر هێزەوانە بەڵێ فۆرس کە ئەوی وا دەکات کە بمێنینەوە نە هێزە و نە زیرەکیە بەڵکو ئەو گونجاندنە ئێستا کە ئەو وەکو بڵێ زلکردنی ئیتنیە دروست بوو پێکرابانێتەوە و ئاینتر توێنرانەوە بۆی بمێننەوە خۆیان گونجاند و ئەو دەوڵەتانە دروست بوون بەڵام کورد بەمونە خۆی لەگەڵ ئەو پەرسەندەیەکی چۆنچۆنی بێت نەگونجاندووە و ماوەتەوە ئایا هەر بەم ئازارەوە ئەمێنینەوە ئێستا بەمونە نە ئەوەیە ئازاری ئەو قبوڵکەین کە وەکو ئەو فۆرمی مسە بتوێنینەوە و فۆرمی شێرەکەمان هەبێت ناوەش ئیتە ناو وەکو بڵێ ژیانەکەوە وەکوە لەناو ڕوونێکی لەناو ئاوێکە بین تکڵی ئاوەکە نەبین ئێمە لێرەیە هەبەم ئازارەوە ئەژین وەکو بڵێ ئەم ئازارە کولتوریە هەر هەیە چونکە پێشتر خۆت ئاماژەبەوەدا ئەنی شتێکی ئەومان لێکات بنینەوە ئەم بریتیەمان هەبێت ئەم خۆمان بەدەستەوە نەدین ئەمە شتێکە ڕۆژێک پێ تێدەگین لە خۆت لە درێژی کۆرسەکەی ئەیا خۆت لە جێکی تراکە هۆکار چیۆمان لێکات ئەم بەرگریە هەر بمێنێتەوە وەکو پێشتر وت توانای ئەومان هەیە بۆ بڵێ پۆتەنشیاڵ توانایەمان هەیە بۆ مۆراڵ وەرگرتن و گۆڕینی مۆراڵ بەڵام کولتورەکە ناگۆڕێت زۆر سپاس هێز لە بەیەککردنی شتەکانە نەک هەرزمانی ستاندارد ئەسڵەن دەوڵەتی مۆدێرن ممکن نەبوو ئەگەر بەهێز دروست نەبێت لەبەرەوە سەرەتا بەر لە دروستکردنی بەر لەوەی دەوڵەت هەبێت جەنگ هەیە من باس لەوە دەکەم مەوزوعی تیۆری ناسیۆنالیزمەوە هەر تیۆرەکە خۆی وایە ینی تەسەوری من نییە ئەو تیۆرە خۆی گریمانەی ئەوە دەکا کە نەتەوە دروست دەکرێت لە هەموو دروستکردنیەکە زۆر هەیە لە هەموو دروستکردنیەکە ئەوەیە کە تۆ مادەیە دێنیت فۆرمەکەی نەفی دەکەیتەوە ئەگەر فۆرمی هەبێت ئەگەر نەشی بێت دەرمادەکە وەردەگری و دەیخەیتە ناو قاڵبێکەوە وام قاڵبە جۆرەکە لە فشار تۆ دەیخەیتە سەر ئەو مادەیە کە دەتەوێت ینی ئەو قاڵبەی بدێتێ هەر لە ئەساسەوە دەوڵەتی مۆدێرن هیچ لە دەوڵەتەکان بەڕاستی بە دیموکراسی دروست نابن دیموکراسی یاریەکە لە دوای ئەوەی کە دەوڵەت دروست دەبێ و دەوڵەت ئەو هێزەی سەرکەوتووی کە زاڵە دەچێتە سەرەوە و ئەو هێزە زاڵە دێت ئەو اختیار دەکا ئیتنیەک لە ئیتنیەکان کولتوری ئیتنیەک لە ئیتنیەکان زمانی ئیتنیەک لە ئیتنیەکان وەربگیرێ ئیتر بە هەرمە ینی هەر پاساوێک بێت دەبێت یەکیان وەربگیرە گرنگ نییەوە ژمارەیەکی زۆر قسەی پێ دەکا گرنگ نییەوە ئەو زمانە مردووە یانە ئێستا لە ئیسرائیل زمانەکە مردووە زیینویان کردەوە لە قەبر دەریانێنا ینی عبری زمانێکی مردوو بوو ینی قسەکەری نەبوو ئەوە گرنگ نییە ینی گرنگ ئەوەیە یەکێک لەو زمانانە لەو زمانانە لە ئیتنیەکە وەردەگری و دێنی وەکو قاڵبێکی هەر قاڵبی بۆ دروست دەکەی یانی ڕێزمان و ستانداردی بۆ دروست دەکەی پێوەرێکی بۆ دروست دەکەی پێوەرەکە لە ڕاستیان ڕێزمانی ئەو زمانەیە ینی تۆ پێوەرە لە خودی زمانەکە هەڵدەهێنجی وەکو ئەو وایە من کۆمەڵێک بۆ نمونە بەرد لەویا دانراوە یەکێکیان دەمەوێت بکەم بە پێوەر بۆ ئەوانی تر با ڕەمەکیە یەکێکیان هەڵگرم کە هەڵم گردەویەکە کێشەکەی دەبێتە کێشێکی پێوەری ینی چی ینی
کێشەکە من لەو بەردەوە وەردەگرم کێشی یەر بەردەکە خۆیەتی ئەو کێشە یەکسانە بە کێشی بەردەکە یعنی ئەو کێشە لەگەڵ کێشی بەردەکە یەکە هەمیشە خۆیەتی پێوەرەکە هەمیشە یعنی کیلۆ پێویست ناکات بزانی کیلۆیەکە چونکە خۆی هەمیشە کیلۆیەکە یعنی نابێت کیلۆیەک نەبێت کە کیلۆیەک نەبوو ینی لە پێوەری کەوتووە وە کاتێک ئێمە دێن جایەکێک لە غەڵەتەکان کە هینانەی کە هەیە لە ئەسڵ چەمکسازیەکە غەڵەتەیە یعنی زمانی ستاندارد یانی چی زمانی پێوەر یانی چی هیچ زمانێک پێوەر نییە ڕێزمانی زمانەکە پێوەرە و من ڕێزمانی زمانەکە دیانم بۆ ئەوەی لادانی زمانی لە بەکارهێنانی زمانەکە دروست بوو من لادانەکە ڕاستکەمەوە بۆ ئەوەی بۆ نمونە شتێک لە کیلۆیەک زیاتر بوو بەردێک تۆزێکی لێ بکەمەوە بۆ یەکسان بێتەوە بە کیلۆکە وە لە کاتێکا بتەوێت تۆ ئەمە هەر چیش لەگەڵ پێوەرەکە ئەمە هەنگ نەبوویەوە یەک نەبوو ئەوە شتێکی ناپێوەریە و ئەمە ڕەبتی بە لۆژیکی ئەرستۆوە هەیە لە لۆژیکی ئەرستۆ شتێک هەیە یان نییە کۆمپیوتەر زمانی کۆمپیوتەر کارەبا هەیە یان نییە سفر و یەک سفر و یەک ینی سفر کارەبا نییە یەک کارەبا هەیە ینی کارەبای پێ دەدەیت و لێی دەسێنیتەوە لەبەرەوە ینی لۆجیکی ئەرستۆیی کە دواتر ئەوروپیەکان ئەم لۆجیکە دەبەنە ناو زانستەکانیان لۆجیکی دژەکانە لەبەر ئەوە یا زمانێک ستانداردە یان ناستانداردە و ئەوەی ستانداردە ڕێزمانەکە پێوەرەکەیە و تەنها ئەو زمانە دەگرێتەوە کە ڕێزمانەکەی لێوەرگیراوە ئەوەنە بۆ نمونە من ڕێزمانی هەورامیەکە دەردێنم بە فۆنەتیک و فۆنۆلۆژی و هەموویەوە ینی بۆکردنی دەنگەکان و هەڵبژاردننی فۆنیمەکان و هەموو ئەمانە تا دەگاتە مۆرفۆلۆژی وشە سازیەکەی هەتا دەگاتە ئەوەی کە ڕستە سازیەکەی بۆ نمونە هەتا دەگاتە ینی تێکست بۆ نمونە ئەمە هەمووی ڕێزگرامەری ئەو زمانەیە هەمووی ڕێزمانە بە کۆی ئەم زانستانەوە کە ینی هەمووی پێوەرەکەیە و ئەمانە کۆمەڵێ پێوەری جیاوازن پێوەری دەنگسازی دەنگەکان دەپێوێت کەسێک بە غەڵەت تەلەفوزی کرد دەبێت ڕای بێنیتەوە لەسەر ئەوەی کا بە پێی پێوەرەکە قسەین کات ینی بۆ نمونە لە تەجوید بۆچی دانراوە تەجوید لە قورئانە بۆ ئەوەی دانراوە کە ئەو لەفزە وەک خۆی تەلەفوز بکەیت و فۆنێتیک لە سەردەمی مۆدێرنا بۆ زمانی ئایندا نەندا بۆ زمانی ئەو زمانی کە ناونرا زمانینەتەوە کە زمانی دەوڵەتە دانرا بۆ ئەوەی فعلەن مراقب بێت لەسەر ئەوەی کە لادان لەو زمانە ئاڕوونەدا کاتێک کە تۆ زمانێک ئاوا ئایندەکەی ستاتیکی دەکەیت دەیوەستێنی ینی لە گەشەی دەخەی لە زمانێکی سروشتیەوە زیندووەوە دەکەی بە زمانێکی کە ناجوڵێ زمانێکە کە دەبێت دایمە بەپی پێوەرەکان بڕوە ینی لەگەڵ گۆڕانی زمانەکە تاوان لەگەڵ گۆڕانی زمان چییە لامان کات تا پێوەرەکانش لەگەڵ خۆیان دەگۆڕێت بەس کە تۆ ڕێزمانەکە دانا زمان دەبەسیتەوە لەوەی کەەوە گۆڕانی بەسەرانەیە و ئەم ستانداردە مشکلەکە ئەوەیە تۆ دابنێ لە ناو کوردستانە لە ناو کووردا ئێمە سۆرانیەکە وەردەگرین یا زازاکیەکە یا هەرکامیان با ڕەمێکی هەرکامیان دەوڵات حەزی لێ بۆ دەوڵەتی کە هێزەی کە هاتووەتە سەر حکوم دەکرێت دیالکتەکە ینی نەکە زمانەکەی ئەو نەبێت ینی هی ئیتنیەکەی ئەو نەبێت و کولتورەکەی ئیتنیەکەی ئەو نەبێت ئەو کەسەی کە لەویا ئیتر قایدەکەی و زاڵە و لە ڕێگەی هێزەوە زاڵوە بەسەرەوانی ترە دەچێت یەکێک لەوانە دێنێ دەیکە ستانداردی دەکە ینی ڕێزمانی بۆ دادنێ کە ڕێزمانی بۆ دانا دەڵێ هەر زمانێک هەر گوتنێک و هەر نووسینێک ئەگەر لەگەڵ ئەم پێوەرایەکی نەگرتەوە ئەوە زمان نییە ئەی چییە ناوێکیان دروست کردووە بە ناوی دیالێکت کە لە گریکەکە وەرگیراوە هەرگیز دیالێکت ئەو مانایە ناگەیەنێکە ئەوان دایان ناوە بۆی تاوان دیالێکت دەوەیە نابێ پێوەرەکەی دەربێنی ئەنی هەموو زمانەیەک ئێستا هەورامی سۆرانی کرمانجی زازاکی لۆڕی هەمووی هەر یەکە ڕێزمانی خۆی هەیە ینی پێوەرەکەی خۆی لە ناو خۆیایەتی
بەڵام تۆ دێنی یەکێک لەمانە پێوەرەکەی وەردەگری وەکو چۆن لە بەردەکە پێوەەر وەردەگری بۆ ئەوەی بەردەکانی تر بێ ینی پێوەرێکی چەندی وەردەگری لە کاتێکا زمان پێوەرەکەی ئەگەر هەبێت کەیفیە چۆنیە و ئەمان هاتوون ینی پێوەرێکی چەندیان وەرگرتووە کاتێک پێوەرەکە وەردەگرێت پێوەرەکەی چەندیە بەڵام کاتێک جێبەجێ دەکات پێوەرەکەی لەسەر کەیفەکان جێبەجێ دەکات نەک لەسەر چەندێتێکیش ئینەکان چونکە زمان کەیفە کۆمەڵی فۆرمە چۆنیەتیە دانە نییە تا ئێمە هینکەین دانە بزانین بتوانین بە ماتماتیک ڕقەمی بۆ دانین باشە و ئەمە غەڵەتەکە لێرایە هەم لە پێوەرەکە هەڵێنجانی پێوەرەکە غەڵەتیان کردو کە پێوەرەکە خۆی دەبێ کەیفی بێ کەیفیش بووتە ناخۆی دەپێوێت دانی بۆ نمونە ڕێزمانی پێوەرەکە لە ئەورامیەکە دەربێنین تەنا بۆ ئەورامیەکە دەبێت وەکو قاڵبەکە وایە قالبی نەکەی کە باسم کردەوە پەیکەرەکە قالبی پەیکەرەکە هەر شتێکی تێکەیە و پەیکەرە دەردەچێتەوە ینی تەنا بۆ بەرەمێنانەوەی خۆی ئەم پێوەرە هەیە نەک بەو بەرەمێنانەوەی ئەوانی تر و بۆ پێوانەکردنی ئەوانی تر ینی ئەمە تەنا خۆی پێدەپێورێ پێوەر و پێورا و خۆیەتی ئەنی ڕێزمانەکە پێوەرە زمانەکە پێوراوە و لە بەکارێنانە کاتێک لادانێک ڕوودەدا بە پێی ئەم پێوەرە ئێمە لادانەکە ڕاست دەکەینەوە و عەسڵەن پێوەر بۆ ئەوە بەکاردێنرێ لە لادانی زمانیا بەڵام مشکی لە ئەوەیە کاتێک کە تۆ وتت ئەمە زمانی ستانداردە ینی هەموو ئەوانەی لە دەرەوەی ئەمەن بە پێی ئەم پێوەرە ناڕۆن لادانە لە زمان کە لادان بوو لە زمان ینی وەکو ئەوە وایە کە تۆ لە قانون لابەیی ئیتر لەو کاتەوە کە لە قانونیش لادات ئەو کاتە ئەمی تر بۆی هەیە قەلاچۆت بکاو بۆی هەیە ڕێگەت لێ بگرێتەوە بۆ زمانە قسە بکەی کاتێک تورکێک ڕێگەل لە کوردێک دەگرێت فیکەش وەکو دەڵێن بە کوردی لێ بدا لێرەوەیە لەم لۆجیکەوەیە و لەم لە پارادۆکسە لۆجیکیەیە کە لۆجیکەکە لە ئەساسەوە چەندیە هێناویانە بۆ کەیفەکانی پێدەپێوەن کە ناکرێت چونکە هەر کەیفێک پێوەری خۆی هەیە لەبەرەوە فعلەن دەبێ هەر لە ڕێگەی هێزەوە تۆ ئەم زمانە بسەپێنی و لە ڕێگەی هێزەوە لە زمانەکەی خۆی ئەو فێ بسێنیتەوە کورد بەرگری دەلەوە دەکات دەڵێ من ئەم فۆرمە نادەم نەک کورد هەر ئیتنیەک لە ئیتنیەکان جەنگی خۆی کردووە جەنگی کرمانج جەنگی فۆرمەکەی خۆی کردووە جەنگی کرمانجەکەی کردووە زازاکیەکان کە شۆڕشیان کرد بۆ زازاکی کردیان و هەر کوردێک بۆ فۆرمە ئیتنیەکەی خۆی جەنگی کردووە بەڵام لە هەمان کاتە ئەمە بۆ کێ جەنگی کردووە بۆ جەنگەکار بۆ جەنگە نەتەوەیەکەیە تۆ بەرگری لە گیانەکەت دەکەی لە ڕێگەی فۆرمەکەیەوە ئەوەی کە ینی ئەوەی کە گزارشتی لێ دەکەی بە زازاکیەکە ئەوە کوردیە ئەوە لەگەڵ ئەوەی کە ئەورامیەک و سۆرانیەک و کرمانجیە و لوڕێک گزارشتی لێ دەکا هەمان شتە لەبەرەوە کاتێک کە تۆ نایەڵی بەرگری دەکەی لە فۆرمە ئیتنیەکەی خۆتا ئەلامان کاتا بەرگریکردنە لە کورد بوونت چونکە کورد بوون کۆمەڵێ فۆرمی جیاوازی هەیە و هەر فۆرمێک لەو فۆرمانە زەرەری پێ بکەوێ وەکو ڕێگەگرتنە لەوەی کە ئەم کوردبوونە دەرکەوتەکانی خۆی نیشاندات خۆی دەرخات چکە لە ڕێگەی کۆمەڵێ فۆرمەوە خۆی دەردەخات لەبەرەوە یعنی ئەمە بەیەککردنە زمانیە کورد دژی ڕاوەستاوەتەوە و ئەمەش بە زۆر نەبێ بێگومان ناکرێت کەس ئامادەن ینی بۆ نمونە وێڵزیەک بۆ دەبێت بە زمانی خۆی قسە نەکات بەبێ زمانی ئینگلاندەکە قسە بکات زمانەکە یەتی بەر لەو پێی نووسراوە سکولدەندیەک بۆ بە زمانەکەی خۆی قسە نەکات بە ئینگلیزی قسە بکات ئێرلەندیە کە ینی ئێرلەندی و ئینگلاندی ئەوانە تەنها مەزەبیان جیاوازن ئەوانە ینی لە ڕووی مۆراڵی ئاینیەکەەوە جیاوازن بەس ئەمانە دوو ئیتنیامان نەتەوەن بەس ئینگلاند ێسە نەتەوەکەیە ینی ئێرلەندیش بۆتە نەتەوەیەکی تر لە کاتێکان ئەمانە دوو ئیتنی یەک نەتەوەن لێرەوە بەبێ زۆر دروست نابێ کاتێک دەڵێن ستاندارد یەکێک لەو پێناسانەی کە یەکێک لەو زمان ناسانە دێکە ئەوەیە کە
سوپا و هێزێکی دەریایی لەگەڵایە. یعنی چی؟ یعنی ئەمە بەبێ زۆر ئەم کارە ناکرێت و هەموو ستانداردێک بە زۆر سەپێنراوە و اختیار دیموکراسی نەبووە تۆ اختیارت هەیە و لەو شوێنە تۆتالیتاریزم کار دەکات. تۆتالیتاریزم کار دەکات تا زمانەکە سابت دەکات بۆ نمونەوەی کە بەهێز چۆتە دەسەڵات بۆ نمونە ئەتاتورک دەچێتە دەسەڵات. ئەتاتورک ئێتنیەک وەردەگرێت کێشە نییە کوردیەکەشی وەربگرتایە یانی هەر کورد ڕازی نەدەبوو. یعنی ئەگەر لە جاتی تورکیا کوردیای دروست بکردایە کورد ڕازی نەدەبوو بەو سیستەمە کوردیا دروستکە باشە. بۆچی؟ چونکە دەبوایە بۆ نمونە یەکێک لە کرمانجی وەرگێ یا زازاکی وەرگێ. زازاکیەکەی وەرگرتایە ئەوە هەر دەبوایە کرمانجیەکە وەکو چۆن لە بەرامبەر تورکیەکە ئاسەر کورد دەکرێت لە بەرامبەر زازاکیەکەش ئاسەر کورد بکرێت. ئەو کاتە کورمانجیەکە قبولی نەدەکرد فۆرمەکەی خۆی لە دەست نەدەدا بۆ زازاکیەکە لەبەرەوە کوردیا دروست نەبوو. ئەسڵەن زیا گۆڵکە ئاب کە هات بەرنامەی دروستکردنی تورکیا و ناسیۆنالیزمی تورکی دانا کە کوردێک بوو یەکەم جارە وڵیدا بۆ کورد بیکە. غەڵەتەکەی زیا ئەوە بوو وای زانی کورد خێڵەکیە بۆیە ناچێتە ناو وینەوە ئەو ڕێخستنەوە. نەیزانی کە خێڵەکی نییە لە کاتێکە ئەم زیایە خۆی دەزانێ خۆی ئاگادارە لە سەردەمەکایە دەبینێ عەبدوڵا جەودەت مامۆساکەیەتی خۆی کووردە و ئەمە ئەگەر لە جاتی تورکچێتی کورتچێتی بنووسایە نەدەبوو وێناینەتەوە لە ناو کووردا ئەوە نییە. تورک زۆر ئاسایی پێویستی بەم دروستکردنە بوو چونکە نەبوو تورک. ئەمە قسەی من نییە ئەمە قسەی زیا خۆیەتی زیا گۆڵگاب لە کتێبەکەی خۆی ئامەڵێ ئەڵێ تورکەکان ئێوە عوسمانیەکان بە هیچتان نازانن هەتایان لە شوێنەکە دەڵێ پێتان دەڵێن کەر. کێشەی زیا لەگەڵ عوسمانیەکان نبوو. عوسمانیەکان خۆیانە تورک بوون بەڵام ئەو جۆرە لە سیستەمی دەوڵەت سیستەمی بنەماڵە بوو نەگنەتەوە بنەماڵەیەک لەسەر حکومە و زیا دەیویست لە جاتی بنەماڵە خەڵک بچێتە سەر نەتەوە دروست بێت ئەنی نەتەوە حاکم بێت نەک بنەماڵەیەک. و ئەمە لەگەڵ کووردا تەنانەت لەگەڵ خەلی خەیالیە دەیەوێت زمانی کوردیەکە بکاتە ستاندارد ڕێزمانەکەی دەنووسێتەوە بەڵام دواتر سێر دەکاوە سەر ناگرێت. بەڵام کۆمەڵێک کێشەی خێزانی هەیە زیە دیار خێزانەکەی زۆر عشایر بوون چونکە نایەڵەن ئەم پیاوە بچێ بخوێنێ فیشەکێک دەنێ بەسەری خۆیەوە و بەڕێک کەوت عەبدوڵا جەودەت فریای دەکەوێت لەگەڵ دکتۆرێکی ترا پێکەوە نەشتەرگەری دەکەن فیشەکەکە دەرگێنن. تەنانەت عەبدوڵا جەودەت دەڵێ و زیایی کە دوای فیشەکەکە ترم زیایەکی تر بوو و ئەمە ئەوەیە کە ئەتاتورک دەڵێ مامۆستاکەی بنە و عەبدوڵا جەودەت ئەوەیە کە ئەتاتورک پێی دەڵێ ئەوەی کە تۆ نووسیت من جێبەجێم کرد و بە ئەلمانیکردنی تورکیا لەسەر دەستی یعنی بیرکردنەوەکەی عەبدوڵا جەودەتە. ناسیۆنالیزم بیرکردنەوەکە هی محەممەد زیایە بەڵام هەر کەس بچوایەتە یا بە کورد بۆ نابێ بەدەوڵەت چونکە فعلەن بۆ نمونە یعنی ئەمە قبول ناکە ئەمە قبول ناکە کە بە زۆر منی کرمانجی زازاکیەکە بە زۆر بێنمە ژێرباری خۆم یا ئەگەر منی کرمانجی نەبم من هەر زازاکی بم بێن بەڵام لە جاتی زازاکیەکەش کورمانجیەکە وەرگرم هەر مشکلەکە حەل نابێت. زیاد گۆڵکاپە من ناوێکی تورکیەکە من باشیش ناتوانم بیڵێم ئەو ناوەکەی خۆی کرد بە تورکی بۆ ئەوەی بڵێت ئەم تورکەی من دروستی دەکەم ئێتنیانە نییە ینی تورکێکی ئێتنی نییە ئێمە تورکێک دروست دەکەین و لە کۆمەڵێ ئێتنی تورکێک دروست دەکەین و ئەم فکرە ئەسڵەن بەر لە گەلنەر بە 40 ساڵ زیا فکرەکە تەرح دەکات. ینی تیۆری ناسیۆنالیزم ئەگەر بگەڕێتەوە بۆ ڕیشەکەی بەڕاستی لای زیایە لە کتێبی تورکچێتەکەی وایە بەڵام ئەمەمووی لە ڕێگەی هێزەوەیە و دەبێت تۆ لە دەسەڵاتە دەبێت بۆ ئەوەی یەکێک لە زمانەکان و کولتورەکان ئیتنیەکان وەرگری و بیکەی بەهی نەتەوە و دەوڵەت نەتەوەکەی پێ دروستکەی دەوڵەت نەتەوە چ کاتێک دروست دەبێت کاتێک ناسیۆنالیزم چییە؟ ناسیۆنالیزم ئایدۆلۆژیا نیە
ناسیۆنالیزم بزوتنەوەیکە کە پلانێکی پێیە بۆ دروستکردنی نەتەوە وامە لە ڕێگەی چیەوە دروست دەکرێت لە ڕێگەی مەکتەبی مۆدێرنەوە لە ڕێگەی چیەوە لە ڕێگەیەوەی زمان و کولتور و مێژوویە کە هەیە هی ئیتنیەکەی ئێمە دەیکەین بە هی گشت و چۆن دەکەین بە هی گشت دێنە و مناڵانەی کە هیچ لە مێشکیانە نییە ئەم مێژوەیان دەدەینە چونکە ئەوانی تر وا بیر دەکەنەوە ئیتر تورکن وا بیر دەکەنەوە لەناو ئەو گیانان چونکە تۆ لە ڕاستیا لە پرۆسەی پەروەردا گیان دەگوازیتەوە یعنی چۆن ئەم گیانەی کە ئێمە دەستمان خۆمان لە دروستکردنیە هەیە دەیگوازینەوە بۆ ناو مناڵەکان و چۆن ئێمە کوردی قەدەغە دەکەین مێژووی کورد قەدەغە دەکەین و هونەرەکەی قەدەغە دەکەین ئەمانە دەکەین بۆ ئەوەی کە ئەم منداڵە ببێ بە تورک ئەمە تابعاً خۆی لە ڕاستیە ئەمە کاری مۆراڵە کولتور نییە بەس ئەمان هاتن کولتورەکەشیان والێ کرد یعنی کولتورەکەیان وەکو مۆراڵ سێر کرد بۆ ئەوەی ئەم کەسایی پێ دروستکەن و لەبەرەوە دەبوایە هەر بە زۆر بێت ڕێگای تر نییە و من پێم وانییە لە هیچ دەوڵەتێکە کە کۆمەڵێک ئیتنی جیاوازی هەیە و بە ئێساشەوە هیچ کامیان ڕازی بوو بن و بە شکلێکی اختیاری بوو بێ کە واز دەستبەرداری زمانەکەی خۆیان و کولتورەکەی خۆیان بوو بن بۆ زمان و کولتوری ناسیۆنالیزمی سەردەست و ئەو ئیتنیە گەورەیەکە هەیە بەڵام ڕێکەوتن هەیە یعنی جۆرێک لە ڕێکەوتن هەیە وەکو ئەوەی کە دواتری شەر ئاکار باسی کرد ڕێکار ئەوانە خۆ گونجاندن ینی برە لە ئیتنیەکان بۆن منە خۆیان دەگونجێنن بەڵام جۆرێک لاین هەیە جۆرێک لە مساڵەحە هەیە وفعلا بەبێت تەنەزول لە کولتورەکەت دەکرێت و تەنەزول لە کولتورەکە کرد امتیازەکەت بدرێت ینی بۆ نمونە دەسەڵاتی سیاسی لە ئێرانە زیاتر تورکەکان دەکەن وەکو بڵێ ڕێکەوتنیەکی زمنیە بێ لە بینی فارس و تورکە کە دەسەڵاتی سیاسی بۆ تورک بێت دەسەڵاتی کولتوری بۆ فارس بێت و ینی ئەمە بەسکەیە لە دوای زاڵ بوونەوە لە دوای ئەوەی کە خۆی بە ئینتیمایە بۆ ئیتنیە فارسیەکە زاڵ دەبێ و زمانەکەی خۆی بەرز دەکاتەوە ئیتنیەکەی خۆی بەرز دەکاتەوە دەستوری بۆ دەوڵەت دادنیام دەستورە نابێت دەستی لێ بدرێت تورکیا ئەوەی کە ناوندا سنوورە جوگرافیە ناوندا تورکیا حتا هەتایە تورکیە و هەتا هەتایە نەتەوەکە تورکە زمانەکەی تورکیە ئەوە ئاوابوو دەوڵەتەکەش دەوڵەتی نەتەوە بوو جوودبوونی هەردووینەکە بوو ئەوەی کە تورک نەبێ بۆ دەرەوە تورکیش دەتوانانی بی بە تورکەوە ئەتیادی بڕۆ ناو مەکتەبەکەەوە و زمانە منداڵەکەت بنێرە با لەوێ بە تورکی فێر بێەوە بە مێژووی تورک لە مێشکیا بێ با پاڵەوانەکانی کە هەن هەمووی لە خەیاڵیا تورکی بن بە ئەو کاتێتە تورکیانی بەڵام ئەمە مەرجەکەی تایە کە تۆ دەبێ ینی لە کوردبوونت بخابەوەی بی بە تورک وەتەبەنم بە تورککردنە یا بە فەڕەنسیکردنە یا بە ئینگلیسکردنە یا بە هەشتێکردنامە لە ڕاستیا دۆخێکی ناتەبێیەوە سەر ناگرێن چونکە ئەو تەبیعەتە لە ناو میلەتە جارێکی تر لە شوێنێکی ترا جارێکی تر زیندوو دەبێتەوە دەستکاری ئەو نەدەکات ینی وامە لە ڕێگەی فشارەوە ئەم شتەکراوە و دۆخەکە گەر تەبیعی ببێتەوە و فشارە هەڵگیرە فشاری دەوڵەت ئەو شتە بەرەبەرە زیندوو دەبێتەوە و حاڵەتی کوردەوەیە کە لەگەڵ فشارەکەشا هەیە ئەو فشارەکە تەنەزول لە کولتورەکە ناکە نەک تەنەزول لە کولتور هیچ ئیتنیەک ئەگەر خۆشی تەنیا وایە تەنەزولی لە کولتور و زمانەکەی خۆی نەدەکرد وە جەنگەکەی هەردەکرد بەڵام چییە ئەمانە لەکوێ کوردن چونکە هەموویان پێکەوە یەک هەستیانەیە بەرامبەر کولتورەکەیان بەرامبەر ئیتنیەکەیان بەرامبەر نەتەوەکەیان ینی هاو هەستن ئەم بەبێ ئەوەی بزانێ ئەو بەرگری دەکات لە زمانەکە ئەمیش وەکو ئەو بەرگری دەکات وە کوردبوونی ئەمە لێرایە لەم شتە ناوەکیایە یعنی شتێک لە ناوە زازاکیەکە پاڵ پێوە دەنێ پێی دەڵێت تۆ دەبێت تەنەزول لە کولتورە و زمانەکەت نەکەیت لە هەمان کاتا سۆرانیەکەش ئەو هێزەیتیایە دەڵێت تەنەزول نەکەیت کرمانجیەکەش دەڵێت تەنەزول نەکەیت با هەمووی دەڵێت تەنەزول نەکەیت و سوڵحاندن مەکە لە بەرامبەر هیچ شتێکا مەیگۆڕەوە و ئەم هاو هەستیە کە هەیە ئەمە ڕەبتی بە دنیای ناوەوەی ئێمەوە و ئەمەیە ئێمەوە من وا لێ دەکا کورد بم و هەورامێک لێرە کە زازاکێک منە قەت تێکەڵی نەبووم ئەویش لەوێ کورد بێ و ئەمە پەیوەستبوونێکی ڕۆحی و ناوەکیە
و ئەوەی وا دەکا کە ستاندارد لە هەرێما دروست نەبێ پشتگیریکردنی سیاسی نیە. دەسەڵاتی سیاسی کوردستان ئەو کاتە اقتراحکرا لە پشتیەوە بوو. بەڵام دروست نابێ بۆچی؟ چونکە هەورامێکە دەکەوێتە ناوڕەتیانەوە. بۆچی؟ چونکە دەڵێ ئەو هێزە پێی دەڵێ بەرگری کە تەنانەت لە بەرامبەر سۆرانیەکەشە ئێتنیەکەی خۆ لە دەستمەدا. وەک جەنگی کورد جەنگی کولتور بووە، جەنگی مۆراڵ نەبوو، جەنگی ئاین نەبوو، جەنگی ئاین وەک مۆراڵ تەمان هەر لەبەرەوەش ئەو دین بەکار نایێنێ بۆ ئەوانەی تر بەکاریانهێناوە بۆ ئینە ناسیۆنالیستەکەی خۆیان هێنی. وە فعلەن جەنگێکی کولتوری سەرسەختی کردووە لە بەدێژایی ئەمسەدا و هەر ئێتنیەک لە لای خۆیەوە جەنگەکەی کردووە و ئەوەی کە ئێمە تایایەکی نەمەیە ئەوەنا کولتور و ئێتنیەکەمان جیاوازە. بەڵێ مەوزەی خۆگونجاندنەکەشەوەی کە هەیە هەمان شتە کوردیانی کە تەنەزول نەکا لە ئینەکە نەمانی پێ باشترە لەوەی کە کولتورەکەی لێسێنی لەبەرەوە خۆی ناگونجێنێ و ئەتیۆرەکەی داروین بۆ کورد زۆر غەڵەت دەدرێت. ینی قبولی نییە لەگەڵ چونکە خۆ گونجاندن ینی خۆ بە ئەوکردن لە ڕاستیە، چونکە ویتر فشارت لەسەردا دەنێ بۆ ئەی بمێنی تۆ خۆت بە ئەو دەکەی، خۆت دەکەیت بە ئەو. چی بکەین؟ کوردەکە دەڵێت تۆ وەرات لە ناوم بەرە بەڵام من خۆم ناکەم بە تۆ. ئەمە وایە وە فعلەن کاینێکی سەیرە، کاینێکە کە بە پێی تیۆری گونجاندن ناتوانانی تەفسیریکەی لێکی بیتەوە، بە پێی تیۆری زاڵبوون ناتوانانی لێکی بێتەوە دۆخەکەی. و ئەمە ژوای کردووە کە فعلەن بنەمای نەتەوە عیبارەتە لە لەوەی یەکبوونی نەتەوەییە لە ناو جیاوازی ئێتنیە، ینی یەکبوونە لە ناو جیاوازیە. هە لێرا کۆتایی پێدێنم